زلی کوردی ئێمە داپۆشراوە ڕێزمە ئێوە زلی کوردی ئێستا نازام ڕوویتە نازام دەلنگەکان هەڵەکان هەتا بنڕانیان ئازام ڕووی توقیتن زل کوردی بۆ چێلێن زل کوردی داپۆشراوە ئەوە بەس بۆ ئێوە قسەم کرد بۆ زۆر قەنادێت ئەلێ قسە بکە خۆم لە ڕووی نایە زۆر قسە بکەم نازانم ئەلەرزم لە عام قسە کردنا. سڵاوت لێوێ دایجە سەرچاوم بەخێر بێ سەرچاو بەچی بەشداری ئەم فیستیڤاڵت کردووە بە متومیریە دەستبەندە و گەردەنێ و تەزبیح پیاوان و تەزبیح ژنانە و بە دەستبەندی پیاوان و دەستبەندی ئافرەتان و ئاوا زۆر باشە ئەو شتانەی ئێوە دروستی ئەکەنیان هێناوتانە ئێرە بۆ ئەوەی کە خەڵک لێتان بکڕێت ڕستن و چینینەواتە خۆتان دەیچنن بەێ لە ماڵەوە بەڕستە ئیسانین سەرچەفدانێن و کچەکەی من نەخۆشەدا لە سیمایەتی خۆشی زۆر تااقەتی بەس زۆخشی زۆرە جوانە لەم تشتانەیە هەموو تەنسیقەکەمان پێڵێت و ئێمە هاوکاریەکەن بۆی دروستەکەی باشە کڕیارەکانتان ئەوانەی سەردانتانەکەن چێنە کریارەکان کوردن عارەبن ئەتر هات تورکمانن هەموو بابەتێکن بەس باشەکان مەسەل ئەوەی گرانبەهایە لە 2000 هەیە تا 20 هەیە 5,000 هەیە 3,000 هەیە 30,000 هەیە بە میری عقیقەکان گرانن بەس باغە و پلاستیکەکان ئەرزانن ئیتر زۆری عربەکان ئێسن گرانەکان زۆر باشەدا دەڵێن زۆر شێڵێ ئاواتمەیە لەسەر زل کوردی لە بەری بکەم بەس لێ پارەم پێنیان ئەڵێ ڕۆمۆ پارە دێنم سبەی ئێوارە دێمەوە یان ئەڵێ دوو ڕۆژتر دێمەوەتر نازانم ئەمە کوردەکان واڵێ ئەلێن ئەڕۆینەوە دێنەوە ئیمکانیەتەکەمان ئەوە نەنیە جارێ نەمانزانی ئاو شتایە لێرە زۆر باشە تا چەند فیستیڤاڵی لەم شێوەیە پێویستە زۆر پێویستە ئێستا مەسەن مناڵ ئێستا ئەگەر ئەم کاری دەستیانە دروست نەکە خەریک مۆبایلە هەر ناخەونی شەوە تا بەیانی خەریک مۆبایلە بن بەس ئەگەرم کاری دەستیانە دروستەکەن دڵیان زۆر پێخۆشە میری زۆر خۆشە ئیشکردن لەگەڵ میریە ئەگەر ڕابێ لەگەڵێ ئیتر بۆ خۆیان دروستیەکەن دوایشتێنە بازار ئەلێرە دەستخۆشی لە مەسئولەکان بەس خاستن لە کاک ئومێ دەکەم زۆر پێشوازیان لەکە زۆر ڕێز لەکەم ئەندامەنا خاستن لە سروەتە لە سیمیایی یان زۆر ڕێزی لێنە ئەم ئەرزیانە دەنێەوە بەلاش بۆ خەڵکتر بە پارەیە بەس بۆ کەم ئەندام گروپی سروەتە لە سیمیا بە بەلاشە زۆر باشە دای حاجیان ئەو با بڵێن ئەو کەسانەی کە سەردانی ئێراکەن کە دەبینن جەنابەت لێرە وەکو کەسێکی بەتەمەن ماشەڵڵا لە جلوبەرێک خانومان جلوبەرگێکی ڕەسەنی کوردی لەبەرە ئەوان چیت پێڵێن هەستیان چۆنە والله زۆر ئەوە بەس بۆ ئێوە قسەم کرد بۆ زۆر قەنادێت ئەلێ قسە بکە خۆم لە ڕووی نایە زۆر قسە بکەم نازانم ئەلەرزم لە عام قسە کردنا ماشەڵڵا باش قسەکەی هەستی ئەوان چۆنە کاتێک تۆ بینین بە جلێکی کوردی ڕەسەن دەکەین حەزەکەین تۆزی قسەمان بۆ بکەی بەس نازانم قسە ناکەم لە ڕووی نایە باشە من کە بینم جەنابتان جلێکی کوردی جوان و خانومانتان لەبەرە چ جیاوازێکی لەگە جلی کوردی پێشووتر سەردەمی ئێوە لەگەڵ ئەوانەی ئێستا کە بەتایبەت خانمان باسەکەم وڵات جلی کوردی فەرقی زۆر کردە خاستە لەم زروفەیە جلی کوردی ئێمە داپۆشراوە ڕێزمە ئێوە جلی کوردی ئێستا نازام ڕوویتە نازام دەلنگەکان هەڵەکان هەتا بنڕانیان ئازام ڕووی توقیتن زل کوردی بۆ چێلێن زل کوردی داپۆشراوە دانیشتن خۆشە هەڵسیانت خۆشە داپۆشراوی بەس ئیسان ئەوانە زۆروانینە ڕێزمەیە بۆیان بۆ گەنجەکان ئیستا ئیشەڵا ئەوانش دێنە سەر ڕێ ڕاست